زۆر باسی بابەتی کۆمەڵایەتی بابەتی یاسایی دەرونی هەموو بارەکان دەکەینەوە لەنێو پرۆگرامی ڕۆژێکی نوێتە زۆر جار باسەوەکەین چۆن پەیوەندی نێوان هاوسەرەکان تونوتۆڵ بکرێت هەموو ئەمانە تەوەرمان هەبوو لەسەری بەڵام بابەتێکی شەیە کە دوای جیاببوونەوەی هاوسەرەکان کە ژیان هەر بەردەوامە زۆر جار جیاببوونەوە چارەسەرە ئەمە قسەی من قسەی زۆرێک لە هەموو کەسانەیە کە لە بواری پارێزەرین یان لە هەموو بارەکانی تردان چۆن گرێبەستێکی بۆ پێکێنانی پرۆسی هاوسەرگیری ئاواش گرێبەستێکی بۆ تاوکردنی ئەو پرۆسەیە تاوکو کێشەکان گەورەتر نەبنەوە بەڵام زۆر جار ئەم هاوسەرانە منداڵ لە پاش خۆیاندا هەیە ئەم ئەرکی گرتنە خۆی ئەم منداڵە یاسا چۆن دیاری دەکات بۆچی دەوترێت زیاتر مافەکە بەر دایکان دەکەوێت لە چ کاتێکدا ئەو مافە لە دایک وەردەگیرێتەوە دەدرێت بە باوکان ئەگەر باوک حزوری نەبوو دایک حزوری نەبوو کەسی دووەم و سێم چۆن دەتوانێت ئەو منداڵانە وەربگرنەوە بەخێو بکەن هەموو ئەمانە بە وردی و لە ڕووی یاساییەوە باز دەکەین زۆر بەڕێز کاکە کاژین ئاسۆی عومەر سواری ڕەحمەتی لە لامان ئامادەیە زۆر بەخێر بێ کە تا دوێنێ کاکاسۆ ڕەحمەتی لێرە پرۆگرامی بەڵام ئەمڕۆ خۆشبەختانە کوڕەکەی وەکو پارێزەرێکا تۆ ڕێنمایی بێمادا بەخێر بێ کاکە زۆر بەخێر سپاس بەینتان باش باشتر بەیانی ئێوە بینەرانی شاشە جوانەکەی کورسات باش مافی حەزانە یان مافی گرتنە خۆی منداڵ لە ڕووی یاساییەوە چۆن مامەڵی لەگەڵاکری ینی لە کوێی کەیسەکەی دەست پێەکان بابەتە ئێمە بیستومە پرۆسەکە چۆتە بواری جیاببوونەوە بابەتەکە لای پارێزەرە و دادوەر خەراری جارە جیاببوونەوەکەدا ئەوەی تر کەیسێکی جیایان بەیەکەوە هەردووکی دەکەڵێ سەرەتا ئەمە باسی ئەوە بکەین کە ئەم دوو هاوسەرە جیابنەوە سەرەتا کێشەکە لە دادگایە و ژن و مێردەکە جیاببوونەوە قەراری مەحکەمەیان وەرگرتووە بە جیاببوونەوە ئیتر ئایا بە لە ڕێگەی تەفریقی قەزاییەوە بێ دادگا جیام کاتەوە یاخود لە ڕێگەی تەلاقەوە بێکەوە مافی پیاوەکەیە ناچینە ئەو بابۆلەوە بەرەوە بابێشیکەیە ئێمە باسی دایانی ئەو مناڵەکەین حەزانی ئەو مناڵە کاکەوێتە لای چێ ئەسڵ وایە سەرەتا حەزانی مناڵ لای دایکەکە بێت تا تەمەنی 15 ساڵ و فەرمافەوق بەرەو سەرەوە دوجار لە دوای ئەوەوە مناڵەکە اختیار ئەخرێتە بەردەسی ئایا دایکەکە هەڵبژێرێ یاخود باوکەکە ئەویش بە هەنێ شروط و ڕێکاری یاسایی خۆی کە لە مەسلحەتی منداڵەکە بێ ئەو مەرجانی کە لە دایکا هەبن بۆ ئەوەی کە حەزانەی مناڵەکەی لا بێ بالغ بێ واتە تەمەنیکی کامڵی هەبێ ئەبێ عاقڵ بێ واتە شێت نەبێ ئەویش بە تەقریری لژنەی پزیشکی ئەخەمڵێنرێ و ئەمین بێ لەسەر پەروەردەکردنی ئەم مناڵە واتە بە ئامانەتەوە ئەم مناڵێ لا بێ واتە بتوانێت کە تربێتی ئەم منداڵە باوە بەخێوی بکاوە چاودێری بکە ئێمە لە حباڵی باسی و حاڵەتەکەین کە ئەم مناڵە لە لای باوکەکە بێ دایکەکە چۆن وەری بگرێتەوە چکە ئەسڵ وایە کە ئەم مناڵە لە لای دایکەکە بێ ئێمە داوایەکمان هەیە پێوترێ ئستردادی حەزانە واتە گەڕانەوەی دایانی بۆ ئامێزی دایکەکە چکە ئەسڵ وایە کە لە لای ئەم بێ بەڵام بەو مەرجەی کە ئەو شەرتانی تابێ باڵغ بێ عاقل بێ ئەمین بێ دارایش هەیە یان نا چونکە نەفەقەی مناڵ لەسەر باوکەکەیە ئەگەر کچ بێ هەتا و کاتی هاوسەرگیریەکە و ئەگەر کوڕ بێ هەتا و کاتی کە تەمەنی ئەچێتە 18 ساڵ بتوانێت خۆی دەخلێکی دارایی خۆی هەبێ یاخود ئەگەر تەلەبە بێ جاری وا هەیە خوێنکاری زانکۆیە ئەگاتە 23-24 ساڵ و خوێنکارە ئەمە نەفەقەی لەسەر باوکەکەیە ئەوە ناچینە بابی نەفەق چکەوە بابەتێکی ترە باش دایکەکە داوا لەسەر هاوسەری پێشووی تۆمارەکە کە مناڵەکەی بۆ بگەڕێنێتەوە بۆ مەرجانە ئەویش مەجموعەیە ڕێکاری یاسایی خۆی هەیە طبعا و دادوەرە ئەبێ مەسلحەتی مناڵەکە لە پێش هەموو شتێک لە بەرچاو بگرێت لەبەرەوەی ئەم مناڵە مەسلحەتی لەکوایە لە لای باوکەکە بێ یاخود لە لای دایکەکە بێ بەو داوایە ڕوین و داوا مناڵەکە ئەگەڕێتەوە بۆ ئامێزی دایکەکەەوە تا حەزانەکەی چێتەوە لای دایکەکە ئێمە داوایەکی کەمان هەیە لێسەندنەوەی دایانیە واتە نەزعی حەزانە سقوتی حەزانە ئەوە بەو شێوەیە کە مناڵەکە لای دایکەکەیە بەڵام باوکەکە داوا تۆمارەکە کە ئەم مناڵە بگەڕێتەوە ئەمە لە چ کاتێکە ئەمە لە کاتێکە بەڵگە تۆمارەکە لە کاتێکایە کە ئەم ئافرەتە بۆ نمونە بە تەقریری طبی بسەنبێرێ لەلایەن باوکەکەەوە چکە ئەو داواکە کە ئەم ئافرەتە تووشی شێتی بووە مەسەڵەن تووشی نەخۆشیشی گوازراوە بووە کە ئەمەلی چارەسەربوونی نییە لەوانەیە ئەم نەخۆشیە بگوازرێتەوە بۆ مناڵەکە وازحە لەوانەیە ئەم مناڵە بە شێوازێک بێ کە ئەم دایکە ئەمین نەبێت لە پەروەردەکردنیا بۆ نمونە نەیخاتە مەکتەب ئەمە ئامانەتێکە لای دایکەکە کە پێویستە ئەم مناڵە لە تەمەنی 6 ساڵیا بچێتە مەکتەب بچێتە خۆناکی خوێندن نایخات باوکەکە داوایەک تۆمارەکە ئەڵێ
من مناڵەکەم نەچۆتە مەکتەب و کاتی مەکتەبێتی کەواتە ئەم دایکە ئەمین نییە لە پەروەردەکردنیە مناڵەیە واضح هەر لای جەنابتان یا کەم تەرخەمە مناڵەکە لە مەکتەبە دایکەکە سعی پێ ناکە ئاگاداری نییە ئەم مناڵە دەرناچێت ساڵێک دو ساڵ لە خۆناغێکی سەرەتاییە دەرناچێت ینی ئەمە هۆکارە بۆی کە باوکەکە داوات و مەرکە یاخود مناڵەکە نەخۆش ئەکەوێ دایکەکە نایبا بۆ خەستەخانە طبعا هەموو ئەمانە ئەبێ لە محکمەیە یەکلایی بکرێتەوە و دادوەر مەجموعەی ئیجراعات هەیە کە پیاە بڕۆ ئەگەر بۆتان باس بکەم سەرەتا باوکەکە داوات و مارەکە کە ئەم مناڵە بگەڕێتەوە بۆ ئامێزی خۆی و لە دایکەکە بسەندرێتەوە محکمە کەشفێک دەرەکا بۆ ماڵی دایکەکەەوە بۆ ماڵی باوکەکە بزانێ مەسلحەتی مناڵەکە لەوایە لە لای دایکەکە بێ یاخود لە لای باوکەکە بێ چی دەرەکەوێ مامەکە قوربان ئەمە ڕۆژێک دەرەکەوێ یعنی ئەمە توێژەری کۆمەڵایەتیمان هەیە توێژەری کۆمەڵایەتیمان هەیە لە ناو دادگاکان و جاری وایە دادوەر خۆی بەو کارە هەڵەسێ خۆی بۆ کەشفەکەیت لەگەڵ یەکێک لە معاون قەزایەکانە ئەچنە ماڵی دایکەکە و لەگەڵ ماڵی باوکەکە بزان مەسلحەتی مناڵەکەیەک لە کام ماڵیانە بێ بۆ نمونە ژووری کامیان مەزبوطە بۆی کە ئەم مناڵی تایە بێ ئایا هەموو وەسایلەکانی ژیان بۆ ئەم مناڵە فراهم کراوە لەگەڵیشە لە خودی مناڵک ئەگەر فامی کردبێتەوە پرسیارەکرێ قوربان لە دوای تەمەنی 10 ساڵیەوە پرسیاری لێ ئەکرێ بەڵام بەعینی اعتیبار وەرناگیرێ چونکە ئەم مناڵە بە تەواوەتی نەچۆتە سنی بلوغەوە بەڵام لە دوای 15 ساڵ اختیارە خرێتە بەردەسی ئەو مناڵە ئایا دایکەکە هەڵەبژێرە یاخود باوکەکە دوای ئەوە دایکەکە و باوکەکە و مناڵەکەش ئەنێرێن بۆ لیژنەی طبی بۆ سەلامەتی عەقلی ئەم دایکە و ئەم باوکە و ئەم مناڵە دوجار ئەنێرێنە لای توێژەری کۆمەڵایەتی و توێژەری کۆمەڵایەتیش بە راپۆرتێک برزێکاتەوە بۆ دادگای باری کەسێتی کە ئایا مانەوەی ئەم مناڵە لە لای کامیان مەسلحەتە لە لای دایکەکە یاخود لە لای باوکەکە و دوجار دادگای باری کەسی بڕیار ئەدا ئایا ئەم مناڵە لە لای دایکەکە ئەمێنێتەوە یا لە لای باوکەکە ئێمە کێشەیەکی کە هەیە زۆر جار ڕوبەڕوومان ئەبێتەوە کاتێک کە ژن و مرد لەوم قۆناغیان کە جیابنەوە هەموو بیستومانە کە پیاوەکە هەڕەشەی ئەوە لە ژنەکە کاڵە شوو بکەیتەوە مناڵەکەت لێ وەرەگرمەوە ئەمە بەڕاستی تا چەند دەتوانێت کاریگەری شووکردنەوەی دایک شووکردنەوەی دووەمی دایک مانع نییە لەوەی کە مناڵەکەی لا بمێنێتەوە بەڵام بە مەرج کاتێک کە ئەم ئافرەتە شووە کاتەوە و پیاوەکە داوای نەزعی ئەحەزانەی ئەم مناڵەکە پێویستەکە محکەمە ئەو پیاوەی کە دایکەکەی هێناوەتەوە ئامادە بکات لە بەردەم دادگایە بەڵێن نامەیەکی پێپڕ بکاتەوە کە چاودێری ئەو مناڵەکە کە ئاگای لێ بێ بە شێوازێک کە لە مەسلحەتی مناڵەکە بێ ئەی باوک لێرەدا حەقی ئەوەی نییە داوای ئەوە بک بڵێ من قوبوڵم نییە منداڵەکەم لەژێ دەستی باوکێکی تردا گەورە قوربان من پێم وتی مانع نییە مانع نییە بەو مەرجەی کە ئەم کەسە بەڵێن نامەیەک پڕ بکاتەوە بەڵام ئێمە ڕێکاریش کەمان هەیە ئەگەر باوکەکە سەلماندی کە زەرەر بەم مناڵە ئەگات کاتێک کە لە لای ئەو باوە پیارەیە بێت بۆ نمونە باوکەکە لەوانەیە ئەو پیاوە دوژمندار بێ زەرەر بە مناڵەکەگە لەوانەیە مەسەرەن بۆ نمونە مدمن بێ لەسەر مخدرات و لەسەر مەشروب لەوانەیە کەسێک بێ سومعەی باش نەبێ هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە ئەم مناڵە حەزانەکەی لە دایکەکە وەربگیرێتەوە بدرێتەوە بە باوکە بەڵام هەموو ئەمانش سەلماندنی پێویستە هەموو ئەمانە پێویستی بە سەلماندنە لە بەردەم دادگایە ئیتر دوجار قەراری حاکمە ئایا قەناعەت بم بەڵگاناکە یاخود نایکە چکە وەکو باسمان کرد ئەسڵ وایە کە ئەم مناڵە لە لای دایکەکە بێ هەتا ئەو ساڵانی کە باسمان کرد جا جەنابەت باست کرد لە ڕووی داراییەکەوە بە خێوکردنی مناڵەکە لەسەر شانی باوکە هەندێک جار بەداخەوە ئەم بڕەپارەیە کە دیاری ئەکرێت بۆ مناڵەکە وە کارتێکی فشار باوکەکان بەکاری ئەهێنن لە نێوەندەیە ئەمە تا چەند دادگا تونوتۆڵی ئەنوێنێت بۆەوەی کە لە کاتی خۆیان پارەکە بدرێت بۆەوەی کە پارەکە ئەوە نەبێتەوە مناڵێکی پێبژێنێت بەڵێ ڕاست ئێمە زۆر جار ڕوبەڕووی ئەو کێشەیە بینەوە کاتێک باوک بژێوی مناڵەکانێکەوێتە سەر شان ئایا ئەم باوکە فەرمانبەرە یاخود کاسبە ئێمە ئەو دوو لایەنەمان هەیە ئەگەر فەرمانبەر بێ دوای ئەوەی کە محکەمە بڕیار ئەدا بە بڕینەوەی بڕەپارەیەک بۆ مناڵ ئەوی بە پێی مڕاعاتی کار و کاسبی یاخود ئەو موچەی کە باوکەکە وەریەگرێ دوجار باوکەکەش پێویستی بە حیاتە ڕاستە بڕێک لەو پارەیە وەکو بژێوی ئەدرێ بە مناڵەکانی بەڵام دوجار ئەمیش پێویستی بە مەسرفە لەوانەیە ئەمیش هاوسەرگیری بکاتەوە لەوانەیە ژنیشی کەی هەبێ و مناڵی تری هەبێ لەم ژنەی لەوانەیە مناڵێ دوو مناڵی هەبێ و هاوسەرگیری کرد بێتەوە مناڵێ دوانی کەی لە هاوسەرێکی تریش هەبێ ینی پێویستە محکەمە مڕاعاتی ئەوە بکات کە ئایا ئەم باوکە چەندی دەست ئەکەوێ و چۆن تەوزیعی بکا بەسەریانە دوای ئەوەی کە دادگا بڕیار ئەدا بە بڕینەوەی بڕەپارەیەک وەکو بژێوی بۆ مناڵەکان ئەو دایکە ئەو قرارە ئەباتە بەڕێوەبەراتی جێبەجێکردن دایری تەنفیس دایری تەنفیس بانگی ئەم پیاوە ئەکات ئایا تۆ ئەم پارەیە چۆن ڕادەستمانەکەی ئەگەر موچە بێ
کتابێک ئەکرێ بۆ فەرمانگەکەی یا بۆ بەڕێوەبەرایەتەکەی مانگانە لە موچەکەی ئەبڕێ ئەگەر کاسب بێ مانگانە پێویستە لە کاتی خۆیە ئەم باوکە ئەو بڕەپارەی کە بۆی بڕاوەتەوە طبعا دوای ئەوەی کە بە چەندین خەبیر و بە چەندی کەشف و بە چەندین بەڵگەی سەلماندنا کە ئەم پیاوە ئایا چەندی دەسەکەی جاری وهەیە ڕائەکا پیاوەکە لەوەی کە کار و کاسپێکی باشیشی هەیە بەڵام ئەڵێ نیمە و تۆش بۆت ئیسپات نابێت کە ئایا ئەم چۆن ئەو کاسپیا کاویان چەندی دەست دەکەوێت دەخلی چەنێ ئەمانە هەمووی کێشان ڕوبەڕووی هەم لایەنەکانی داواکە بێتەوە هەم ڕوبەڕووی دادگاکانە بێتەوە کە زۆر جار ون ئەبێ و ناسەلمێنرێ باش چ کاتێک دایک یان باو بە تەواوەتی مەحرومەکرێت لە بینینی منداڵ یعنی تۆ زۆر جار حەقی حەزانە کە ئەدرێتە دایک باو خۆر مافی هەیە لە بانگێکدا لە هەفتەیەکدا منداڵەکەی ئەگەر باسی مشاهدەی مناڵ بکەین بینینی مناڵ بکەین دوای ئەوەی کە مناڵەکە سابت بوو بە تەسبیت بوو حەزانەی لە لای دایکەکەی باوکەکە مافی ئەوەی هەیە کە داوای بینینی مناڵ بکە مشاهدەی مناڵ داوای بینینی مناڵ بەو شێوەیە کە ئەگەر مناڵەکە شیرە خۆرە بێت تاوەکو تەمەنی 2 ساڵ وای بۆ دابنێت جاری وهەیە مناڵ تا سەر و 2 ساڵی هەر شیرەخوا ئەمە وا پێویست دەکات بەپێی قەراری دادگا کاتێک دابنرێ لە هەفتەیەکا ڕۆژێک بەڵام مانەوەی تیانە بێ ئەم مناڵە لە لای باوکەکە بێ بۆ بینین بەڵام شەوان لەبەرەوەی کە پێویستەکە ئەم دایکە شیر بدا بم مناڵە مڕاعاتی ئەوە ئەکرێ ئەگەڕێتەوە بەلای دایکەکە بەڵام لەسەر و ئەو تەمەنەوە لە هەفتەیەکە 24 کاتژمێر بەپێی یاسای بەرکار لە هەرێمی کوردستان ئێستا وایە 24 کاتژمێر ئەم مناڵە دەبێت لە لای باوکەکە بێ لە شوێنی مانەوەی باوکەکە چکە ئەویش حەقی بینینی ئەم مناڵی هەیە حەقی ئەوەی هەیە بیباتە دەرەوە ئەویش خزم و کەسوکاری هەیە مەسەڵەن لەوانەیە نەنک و باپیری ئەم مناڵە حەزکەن ئەم مناڵیان لە لابێ لە ئامێزیانە بێ 24 کاتژمێر ئەم مناڵە لە لای باوکەکە ئەمێنێتەوە بەڵام وەکو مەنعکردنی دایک یان باوک هەر کارێکیشی کرده بێ باوکەکە یاخود دایکەکە حەقی بینینی مناڵی هەیە چکە دوجار ئەمە مناڵی خۆیەتی ناکرێت تۆ غەڵەتی دایکەکە یا باوکەکە لەسەر ئەو مناڵە تاقی بکەیتەوە ئێمە هەموو جارێک نەسیحەتی ئەو دایکانە و ئەو باوکاناکەن کە جیابنەوە طبعا زەرمەندی یەکەم لە پرۆسەی جیابوونەوە مناڵە بەتایبەتی ئەگەر مناڵ هەبێ چونکە ئەگەر تەماشا بکەین ئەو مناڵە مناڵێکی گۆشەگیر مناڵێکی بێتاقەت مناڵێکی خەفەتبار مناڵێکی شەڕەنجێز چونکە لە بیئەیەکا پەروەردە بووە کە کێشە و ناکۆشی لە نێوان ئەم ژنە و ئەم پیاوەیە هەبووە بەردەوام دایمە شەڕ هەبووە دایمە جنێو هەبووە دایمە خلاف هەبووە ئەم مناڵە بە شێوەیەک گەورە ئەبێ کە لە دوجارە ئەبێتە کەسێکی نامۆ بە کۆمەڵگا ئەم دایک و ئەم باوکە بێ مڕاعاتی ئەو بکەن کە جیابنەوە حیات هەر ئەو دەقەیە نییە بەنسبەت ئەو مناڵەوە ئەی 10 ساڵ ئەی 15 ساڵی کە تۆ چی ئەەکەی کاتێک کە ئەم کچە یاخود ئەم کوڕا ئەسنە پرۆسی هاوسەرگیریەوە تۆ بە چ ڕوێکەوە چیتە ئەو دانیشتنە ئەو مەراسیمە ئەو مناڵە چ دۆخێکی دەرونی ئەبێ کە باوکی یان دایکی جیابوو بێتنەوە دایکی ئامادە نابێ یاخود باوکی ئامادە نابێ هەموو ئەمانە کێشن و کێشەی سەرەکیشن لەوانەیە ئەو دقەیە ئەو دایکە ئەو باوکە هەستی پێنەکەن بەڵام دوجار هەمووی لەسەری ئەو مناڵە ئەیا و هەمووی خەم و خەفەت و مراق و کێشەکە بۆ ئەم مناڵە کاریگەری درێژخایەن بەجێ هێڵە لەسەر بەتابەت دەرونی مناڵەکە جەکە کاژین بابینە سەر ئەم بابەتە هەندێک جار کاتێک یەکێک لەلایەنەکان ئێستا دایک مافی خۆیەتی هەندێک جارش لەوانەیە باوک بە شێوازێک لە شێوازەکان بیسەلمێنێت کە بێ مناڵەکە لای ئەو بێ دادگا ئەیەتەوە بۆ ئەبینین لە کاتێکا کە مافەکە دراوە بۆ لایەنەکە مناڵەکە لای خۆی دانانێ بۆ نمونە ئەیا بە دایکی بەخێوی ئەکا ئەمە لادانن لە مەرجەکە نییە بێگومان لادانیە لە مەرجەکە چونکە کاتێک کە تۆ داوای جێڕانەوەی حەزانە ئەەکەی ئەگەر دایکەکە یاخود داوای لێسەندنەوەی حەزانەکەی ئەبێ ئەم مناڵە خۆت بەخێوی بکەیت ئەو کاتە مافی دایکەکە هەیە جارێککە مەسەن ئەگەر باوکەکە وەری بگرێتەوە دایکەکە دوای ئەوەی کە ئەو شڕوتانی تیا موجود ئەبێ وکو کە باسمان کرد بالغ و عاقل و ئەمین و ئەمانە کە بۆ محکەمە سەلما کە ئەم شەرتانی هەمووی تایە ئەتوانرێ جارێککە وەربگیرێتەوە بەڵام ئەویش ڕێکاری یاسایی خۆی هەیە بەڵام مەرجە ئەو کەسەی کە مناڵەکە وەرئەگرێتەوە خۆی بەخێوی دایکی دایک چەند ساڵێک پێش ئێساوەمانە بیستیانوت ئەگەر دایکی شنەیەوێ دایکی دایک مافی داواکردنی هەیە ئەگەر لە کاتێکە ئەم دایکەوە یا ئەم باوکە هەردووشیان مناڵەکەیان نەوێ محکەمە بڕیار ئەدا کە ئەم مناڵە لای چێ بمێنێتەوە ئایا لە لای یەکێک لە خزمە نزیکەکانی یاخود
ئێمە خانی بە سەرپەرشتانمان هەیە و زۆرێک لەو مناڵانەکە ئێمە خۆمان لە دەرگاکان بە چاوی خۆمان بینیمانە لە جەلسەی محاکەمە مڕافعەکەیە دایکەکە توێتی نامێ باوکەش توێتی نامێ ینی مووقیفێکی زۆر ناخۆش هەم بۆ ئەطراف و هەم بۆ حاکم و هەم بۆ ئەو دانیشتوانی کە لە ناو قەعەکەشا دانیشتوان بۆ مناڵەکەش زۆر ناخۆشە مناڵەکە محەیەرماوە نازانێت بچێ بۆ لای دایکەکە بچێ بۆ لای باوکەکە مناڵێکی 6 ساڵ 7 ساڵ ینی گونا حتى ئاوهای لێ بکەی لەویا بکەوێتەوە مووقیفەوە کە نەزانێت بچێ بۆ لای کێ جا بەدەنگی بەرز بە هاتوو هاوار کەسیان ئەم مناڵیان ناوێت شتیواشمان هەیە زۆرە یەک داوایکە هەبوو یەک قراری تەمیزی هەبوو ئەوە بەرچاوم کەوت لە یەکێک لە دادگاکانی عێراق باوکەکە داوای نەزعی حەزانی لە دایکەکە کردبوو لە هاوسەری پێشووی لەبەرەوەی تووشی نابینایی ببوو شوێر ببوو چەند مناڵێکی هەبوو و محکمە بڕیاریا بوو کە مناڵەکان بگەڕێتەوە بۆ ئامێزی باوکەکە يعني نابینایش حسابی ئەوەی بۆ بەڵێ لەبەر خاتری مناڵەکان مەسلحەتی مناڵەکان لەبەرەوەی خوێندکار بوون و پێویستیان بە مراعات هەبوو و ئەم دایکە ڕاستە دایکیانە ڕاستە مەسەڵەن حاڵەتەکەی شتێکی عاتیفیەکە ئەم ئافرەتە کوێر بووە بەڵام محکمە مەسلحەتی مناڵەکە لەبەر چاوەگرێ کە لە لای باوکەکە بێ باشترە وەک لەوەی لای دایکەکە بێت چکەم دایکە ناتوانێت مراعاتیان بکە ناتوانێت ئاگایان چکە خۆی پێویستی بە کەسێکە مراعاتی بکە و ئاگای لێ بێ نەک ئەم مناڵەکانی پەروەردە بکە و محکمەی تەمیزیش تەزدیقی و قەراری کردبوو یعنی فعلا مناڵەکان یا بۆ باوکەکە و ئێمە چەند هۆکاریش کەشمان هەیە مەسەن ئافرەتەکە ئەگەر ناپاکی هاوسەری بکە حەق وایە ئەم مناڵە لە لای باوکەکە بێ یاخود حاشا لە ڕووی ئێوە لە ڕووی بینەرانیش ئەگەر ئەم ئافرەتە بەدڕەوش بیان هەنە کاری نائەخلاقی ئەوانە بکە ئەمە لە کاتی جابوونەوە لە دوای جابوون کە مناڵەکەی لایە کە مناڵەکەی لە ئەم پیاوە مافیەوەی هەیە یاخود ئەگەر مەسلحەتی مناڵەکەوا بخوازێ دایکەکە عیبی نییە لە ماڵی باوکەکەی ئەژی برایکی هەیە شێتە و بە تەقریری طبی سەلمێنراوە کە ئەم برایە شێتەوانێت دەست بۆ شوێنێ ینی خۆمە هەمومان بینیمانە و بیستمانە کە زۆر جار ئەو کەسانی کە بەخشراون دەستەوە شوێنن و لە مەسلحەتی ئەم مناڵە نیە لەوانێ لیبە ئەو کە بۆ محکەمە سەلمێنرا کە وایە بە شایەدە سەلمێنرێ بە بەڵگەی تر ئەسەلمێنرێ بە ڕسم ئەسەلمێنرێ بە تەقریری طبی ئەسەلمێنرێ ئەو مناڵە وەرەگیرێتەوە لە دایکەکە و ئەدرێتەوە بە باوکەکە بەڵام شوێنەکان جیاواز بێ بۆ نیشتەجێبوون ئەو قرارە شمولی ناکەوە دایکەکە ماڵی جیای خۆی هەبێت بەڵێ لێک ماڵا بن بەیەکەوە باش دیوێکی تر کاتێک کە دایک شووەکاتەوە دە شووی دووەم دەکاتەوە منداڵ پێما بێکەوەی باست کرد مێردە تازەکە بانگەکرێ و دادگا بەڵێ نامی لێ وەرەگیرێت بە پێچەوانەوە بۆ پیا چۆنە ئەگەر ئەو ژن بێنێتەوە مافی بینینی مناڵەکەی و وەرگرتنەوەی مناڵەکەی هەرمێنێت یان چۆنی دایکەکە مافیەوەی هەیە داوایەک بەرزکاتەوە بڵێ لەبەرەوەی هاوسەری پێشوم هاوسەرگیری کردوەوە مناڵەکان بچێتە لای ژنێکی تر دایکێکی ترشتی وا هەیە چونکە ئەمە وەکو باسمان کرد ئەگەر مناڵەکە لە لای دایکەکە بێ باوکەکە مافی بینینی هەیە و مافی بینینیش بۆ 24 کاتژمێر هیچ ڕێگریەک لەوە ناکەکەم پیاوە ژن بێنێتەوە چکەم لە هەفتەکە 6 ڕۆژی لەگەڵ خێزانەکەی هەیەی بەڵام بووە جاریوا هەبووە مەسەرەن ئەو ئافەتی کە باوکەکە هێناوێتەوە لەوانەیە خراپ بێ بۆ مناڵە و لە دادگاکانە سکاڵات تۆمار کراوە و بەردەوام بووە و بەڵام مانع نییە لەوەی کە ئەم مناڵ لای باوکەکە بمێنێتەوە جەنابەت باسی ئەوەت کرد کە بە پێی یاسا بۆ نمونە هەر لایەنێک کە مناڵەکە لە لای نەبێ بۆی هەیە لە هەفتەکە 24 ساعت لە لای بێ هەندێک جار لە ماوەی ئەم 24 ساعتەیە لەوانەیە لایەنەکەی تر سکاڵات تۆمارکە بڵێ بۆ نمونە مناڵەکەم ئەو لایەنە کە لە لای ئەبێ بۆ 24 ساعتەکە بە شێوازێکی دروست لە لای خۆی هەڵی ناگرێت هەر بۆی داوا بکە لە دادگا بڵێت کە ئەو مافە لەو کەسە بسێنە ئایا ئەمە ئەکرێت بۆ نمونە ئەڵێ لەو ماوەی 24 ساعتەیە ئەو لایەنە سەرخۆشە بێ ئێوە بۆ هەنێک شوێن کە شیاو نییە مناڵەکە ئاگای لێ نابێت لەگەڵ ئەوانش هەمووی هۆکارە بۆ ئەوەی کە ئەم مناڵە نەنێرێتە لای باوکەکە بەڵام هەر مانع نییە لەوەی کە 24 ساعتە مناڵەکەی لەلابێ بەڵام لەگەڵ مراعاتیەوەی کە ئەبێ مراعاتیەوە بکە کە نەخواتەوە کە ئەو فترێ ئاگاداری خۆی بێەوە چاودێری مناڵەکە بکە ئەویش محکەمە ڕێگە و شوێنی خۆی بۆدا تاگەر بۆ من حاڵەتێک نزیکە ئەزانم کە بەو جۆرێ منداڵەکەی کاتێکە چێتەوە بۆ 24 ساعت بلای ینی ماڵی با بڵێن دایکە بەڵگەی ئەوەی دروست کردووە کاڵە پیاوە نایەتەوە ماڵەوە شەویش نایەتەوە ڕاستە ئەخواتەوە دایک و باپیرۆ ئەوانە زیاتر ماڵە لەگە مناڵەکە لەم حاڵەتێ بۆیان هەیە داوایەک تۆمان هەیەەوە داواتۆمارکەم بەڵام یەک کێشە هەیە لە نێوان هاوسەرانە کاتێک کە ئەم دوانە لە یەک جابنەوە تیرروکە بۆ یەکتری دانیشن دائنیشن کەوکوژی بۆ ئەم پیاوە یعنی ئەگەر لە حاڵەتێکە بچێتە دەرەوە شتێ بۆ ئەم مناڵە بکڕێ
باوکەکە بشێتە دەرەوە لەوانێ دایکەکە بە سیارە دوای باوکەکە بکەوێ بزانێ ئەم باوکە لەم فترەیە چیەکە لەوانێ ڕسمی بگرێ بڵێ ئەها تا مناڵەکە باوکەکە لە دەرەوە ئاگای لە مناڵەکە نیە مع العلم ئەم باوکە چووە شت بکڕێ بۆ ئەم مناڵە یعنی لەم فترەیە ئەو خلافانە زۆر دروست حاڵەتە ناکەین نەنا یعنی شەر نییە شەر نییە هەموو ئەو داوایانەی کە دایکەکە یاخود باوکەکە تۆماریەکە لەو فترەیە کە مناڵەکە بۆ بینین لە لای باوکەکە یا لە دایکەکەی ڕاست بێ ئەوەی کە سەلمێنرا ڕاستە بۆ نمونە دەرکەوتووە ئەم باوکە بڵێ ڕێژەی سەرخۆشیەکەی زیاد لە ڕاست بەڵێ ئەو کاتە دادگا لەم کاتە چۆن بەڵێ ئەو کاتە کە سەلمێنرا ئەوە سەرەتا هۆشداری ئەدرێ بە باوکەکە دوجار لەوانێ بگاتە حاڵەتی ئەوەی کە منعی ئەو باوکە بکرێت لە بینینی مناڵەکە باشە یەک شتی تر لە کاتی جیاببوونەوەی هاوسەراندا و حەزانی منداڵ بابەتی سەفەر و گەشتە کە ئازامێکێکە لە گرفتە هەرە سەرچەکانی نێوان ژن و پیا و ئەو مافە چۆنە پیا باوە دەتوانێت منداڵەکە لە کاتبەرە بۆ کاتێک کە مناڵەکە لە لای دایکەکە بێ ئێمە حجە و سایەمان هەیە یاخود حجە و لایەمان هەیە کە مناڵە لە ژێر ڕعایە و ئینی دایکەکەیە کاتێک کە پێویستە کا سەفەر بکات هەڵبەت کە مناڵ سەفەرەکە پێویستە دایکیش و باوکیشی لەگەڵا بێت ئەبێ باوکەکە موافق بێ لەسەر سەفەرکردنی ئەم مناڵە لەگەڵ دایکەکە ئەمە بە کاتەبات لێکە بێت قوربان ئەمە لە ناو فڕۆکەخانەیە ئێمە ئیجراعەتەمان هەیە هەمانە بەڵێ بەڵێنامەیەک لە باوکەکە وەرەگیرێکە مناڵە سەفەرکە بەڵام ئەگەر بەبێ ئاگاداری ئەم باوکە دایکەکە سەفەر بە مناڵەکەکە ئەوە هۆکارێکە بۆ ئەوەی کە باوکەکە داوا تۆمارکە کە ئەم دایکە ئەمین نییە لەسەر پەروەردەکردنی مناڵەکە و داوای وەرگرتنی مناڵەکە بکە یەک سەفەر دەتوانێت مناڵەکە بەڵێ بە یەک سەفەر کابێ ئەم نیەتی خراپە ئێوێ ئەم مناڵە بێت و ئەم باوکە بێ بەش بکا لە بینین لە بینینی مناڵەکە ئەگەر شوێنی نیشتەجێبوونی ئەو لایەنەکە مناڵەکە لەلایەتی گۆڕیە بۆ نمونە ناچار بوو بچێتە شارێکی تر لەوێ بژی وڵات بگۆڕە لەم کاتە وڵاتەکە ناتوانێت وڵات بگۆڕێ وەکو باسماکەەوە بێتە سەفەرکردن ئەوە نابێت سەفەر بکە بۆ یعنی نیشتەجێبوون ئەو کاتە دایکەکە ئەتوانێت ئەگەر گەڕابێتەوە لای باوکەکە ئەتوانێت داوا تۆمار بکە بۆ ئەوەی کە ئەم مناڵە لە شوێنێکە ئەم ناتوانێت بیبینێ بە شێوازێکە کە قورسە و بارگرانە بۆ ئەم دایکە یاخود بۆ ئەم باوکت ئەتوانێت داوای ئەوە بکە ئایا مناڵەکە بگەڕێتەوە بۆ لای خۆی یاخود منعی بینین کاتە ئەتوانێت ڕێگری بکاتێتەوە کاکە کاژین ئاسۆ مەرسوارە زۆر سپاس ڕاشکارەکانت بە هیوای هیچ کەسێک ڕوبڕووی جابوونەوە نەبێت بەڵام ترەوەش ژیانە یاسای ژیان وایە لە پاش جابوونەوە تۆ دەبێت هەندێک مافی یاسایی هەیە مافی کۆمەڵاتی هەیە دەستە بەری بکەیت سپاس بۆ تۆ سپاسەکانە خۆ